خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامی دوای تۆر و گفتوگۆی ئەو ڕۆژمان باز لە بابەتێکەکەن کە پەیوەستە بە هەرزەکارەکانمانەوە میوکمان نزانین لە مناڵی و بە چۆقەناقی تێپەڕە بێت ئەم منداڵا چێتە تەمەنێکەوە کە پێڵێن هەرزەکار کۆمەڵی گۆڕانکاری جەستەیی لەم منداڵەیە ڕوو ئەیە چ کوڕ بێت چ کچ بێ ئەوش گۆڕانی هۆرمۆنەکانە پێڵین باڵغ بوون ئایا ئەم باڵغبوونە لە تەمەنێکی دیاریکراوەیە بەڵام ئێستا باسی پێشوەختەیەکەین بۆچی زۆر کات پێش دەکەوێت هۆکار لە پشت ئەمەوە چییە ژینگە و بۆ ماوەی و یاخود ئەو خۆراکانی ڕۆژانە ئەیخۆین تا چەند کاریگەری هەیە لە سەرم بابەتە ئەگەر پێشوەختە باڵغ بوویت ئەی زیانی چییە گرفتی چییە بۆ ئەوی کە تۆش وەکو کەسێکی ئاسایی لە تەمەنەکانی ترا بچیتە پرۆسەی هاوسەرگیریەوە کاریگەریە بێ لەسەر منداڵەکەت یاخود لە ناوچەکەی ئێمە تا چەند ئەم دیاردەیە باوە و ژینگەکەی ئێمە تا چەند ڕێگەی بەمەیاوە یاخو خاڵێکی تر کە زۆر گرنگ ئێمە بیکەینە پرسیار لایەنی دەرونی و سترێس تا چەند کاریگەری هەیە لەسەرم بابەتە بۆ کۆی ئەم بابەتانە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە نیگا شەفیق ماکرۆ پسپۆری نەخۆشیەکانی مناڵان و خۆراک و خۆراکی منداڵ کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە دکتۆرە سڵاو لێ بەبیانی باش ئەمە گۆڕانکاریەکی سروشتی مرۆڤەکانە بەڵام زۆر جارم گۆڕانکاریە ئەگۆڕێت یان پێشەکەوێت یان دواکەیت ئەمڕۆ باسی پێشوەختەی باڵغبوون نەکەین لە کوڕان و لە کچانی شار هۆکار چییە؟ بەڵێ خۆی باڵغبوون وەکو خۆشت بەڕێز ئاماژت پێدا یعنی قۆناغێکی گەشەی ئاساییە لە مناڵە واکە کە مناڵ لە ڕووی سێکچوالیتیەوە حازر بێ بۆی کە بچێتە قۆناغێکی باڵغبوون و بۆ زەواج و بۆ مناڵبوون و ئەوانە حازر بێت بەڵام کاتێککە پێڵی پێشوەختە ئەگەر لە مناڵێک لە کچا ئەتوان بڵم پێش 8 ساڵ تا ئێستش بە پێی ستاندەر جیانەکان لە کچا پێش 8 ساڵ لە کوڕا پێش 9 ساڵ ڕووبە پێوترێ پێشوەختە اینجا هۆکار لە پشتی ئەمەوە زۆرە ئێستا لەم ڕۆژگارە ئەتوان بڵم جێگەی ترسی زۆر لە دایک و باوکانە و هەنێ لە دایک و باوکان تۆزە توان بڵم ترسەکەش زیاد لە حەدەبەوەی کە لە مجتەمەعی ئێمە وا باوە ئەو کاتێک کچ یا کوڕ بڵێن کەوتە باڵغ بوونەوەی تر باڵای بەرز نابێ گەشەی زیاتر ناکە ئەمە تا ڕادێک بڵێن ڕاستە و لە ڕوویکی تریشەوە لە ڕووی سۆشیال ستیگماکەوەی کە خەڵکە ترسێ مناڵێکی کچێک ئەگەر لە مەرحەلەی پیدایە بێ یان لە مەرحەلەیەکی بچووکتر بێ سووری ماگانەی بۆ بێ گەشە بکا لەوانەیە تا ڕادێک یعنی سەرچاوی بێ بۆی ڕفقەکانی گاڵتەی پێ بکەن شەرم بکە بترسێ لە مەکتەب ئەمەش سترێسێکی زۆری دەرونی دروستەکە لای مناڵەکە لەبەر ئەم ڕوانە شتێکی تا ڕادەیەگە توان بڵم ترسی هەیە و دایکواکان زۆر لێ ترسن هۆکارەکەی هۆکاری هەیە وەکو نەخۆشی هۆکاریش هەیە لە ڕووی ئەوەی کار شتێکی ئاساییە بەس پێویست بە چاودێریەکە نەخۆشیەکان زۆر جار ئێمە توانین بڵین سنترال و پرەفڕەڵی یان سنترالەکەوەی کە لە مێشکەوە ڕۆیە چونکە هەموو هۆرمۆناتەکانی ئێمە لە مێشکەوەی ئازوەرەگرن کاتێککە لە مێشک تێکە چێ بۆ نمونە خوانخواسە لە هەندێک حاڵەتی بوونی سەرەتان یان مناڵەکە گە تووشی ئیلتیهابی پەردەکانی مێشک بوو بێ یان لە حاڵەتی کەوت نەخوارەوە ترۆمایە کە بەرسەری کەوت بێ لەم کاتانەیە ڕەنگە هۆکار بێ بۆی هۆرمۆناتەکانی تێکا کە لە ڕووی مێشکەوە لەوە ئازەکە بە هەڵادرێ هەنێ جار پەرەفراڵە بۆی کە هێلکەدانەکانی یان لە کوڕا هێلکە گونەکانی ئەمانە هۆرمۆنی زیاد لە حەد دەرێن و بێتەوەی باڵغبوونی پێشوەختە ئەمە هۆکارەکانە ئەوکاری تر ئەوەی کە ئێستا ئەیبینین ژینگەیە زۆر جارێک کێکیان پێشەکەوێت چکە ئێمە ئازانین باڵغبوون لە کچانە بە دەرکەوتنی سنگ گەشەکردنی سنگ دەڕۆیە لە کوڕانیشا بە گەورەبوونی ئەندامی نێرینە ئەمانە زۆر جار یەک کشتیان ڕۆیانەی چکە قۆناغا سەرەتا بۆنە گەورەبوونی سنگە دوای دەرهاتنی مووە دوای کەوتنە سووری ماگان جاری یەکێکیان ینی بۆ منە تەنها مووی لێ هاتۆ تەنها بۆنی ئارەقی هەیە تەنها یەک کشت لەوانە پێشکەوتووە ئەمە زۆر جار خۆشبەختان هیچ پێویست نییە تەنها کۆمەڵێک گۆڕانکاری لە لایفستایل و چاودێریکردن مناڵەکە بە ینی بە قۆناغێکی ئاسایی گەشە و باڵغبوونی خۆیان تێپەڕێ هیچ کێشەیەکی بۆ دەست ناکرێت. دکتۆر باسی شێوازی ژیانت کرد ئەوەی کە ئێستا بینین مناڵ جوڵەی کەمە زۆر خواردنی شیرین و ئەمانەخوا ئەمانش کاریگەری هەیە کە تووشی ئەم باڵغبوونی پێشوەختیان بکە بێگومان ئەگەر ئێستا خۆمان لە چواردەوری خۆمانە بۆ نمونە گەر چەند ساڵێک پێش ئێسەکە پێمانەوە کاتی حەسار و کەم دەرامەتیوینەکە باڵغبوون زۆر دواکە و لەگەڵ باشبوونی لایفستایل بۆی کە چۆری زیاترە خوێ شیرینی زیاترە خوێ دانیشتن زۆرترە بە دیار ئایپاد و مۆبایل ئەوانەوە خواردنی پرۆسس ئەوەی کە دەستکاری کراو جبس و ئندۆمی و حتا گۆشتەکانەوەی سەوسج و یعنی ئەوەی کە دەستکاری کرابێ شتێکی زۆر باش نییە
چکە هەمویان هۆرمۆنتێک دەریان پێوترێ ینی جۆرە چۆریکی تیاچکە ئیسترۆژین پرۆجسترۆن تەستۆستیرۆن هەمویان لە چۆریەوە دروستەکرێن لەبەرەوە کاتێکە مناڵەکە چۆری زۆرەوەی لێکە کە زووتر باڵغ بێ کەواتە ئەتوان بڵێم قەڵەوی یەکێکە لە هۆکارە هەرە سەرێکیەکان بۆ پێشکەوتنی باڵغ بوون و لەگەڵ یاوەکوتم دانیشتن جاوێ مناڵەکەش قەڵەو نییە بە سیرەکەی زۆر دانیشە خواردنێکی صحی ناخوا لە جاتی ژەمەکانی سێرەکەی جبس و ئیندۆمیە خوا زۆر هیچ ینی جوڵە و هاتوچۆ وەرزشێکی نییە ئەمە هەمووی واکە کە مناڵەکە زووتر هەتا یعنی بە پێی کۆڵینەوەکان دەرکەوتو هەنێ ئەگەر سەرچاوی زۆری پرۆتینی ئاژەڵی بخورێت هۆکارە ئەنێ خواردنی ناو پلاستیک چکە مادەی بیسفینۆڵی تیا BPA کەوا کات هۆرمۆنات تێک بات و بێتە هۆی زوو باڵغ بوون یعنی ئەمانە بە پێی پلاستیک وەکو چی یعنی ئەوانەی کە زۆر لە پلاستیکە هەڵەگیریان خواردنی لە قوتونرا و خواردنی ناو پلاستیک حتا خۆشت کە لە پلاستیک هەڵگیری بۆ ماوەیەکی درێژ لە ناو سەلاجادەیە ئەگەر ئەو جۆرە نەبێت کە PPA لەسەری نەنووسراوە BPA تیانە یعنی حتا گۆشتی فرێزەر گۆشتی بەست و ئەمانە زۆردار چکە مادەی تیاتوان بڵم کارەکاتە سەر هۆرمۆناتی مناڵەکەەوەی لێکاکە لەبەرەوەی ئێمە یەکەم ئامۆژگاریکەین بە دایک و باوکان کاتێکە مناڵەکانیان یەکێک لە نیشانانیان هەیە ئەوەیە کاڵین دوورکەوتنەوە لە خواردنی دەستکاری کراوە تا خواردنی سەوزە و میوەی سروشتی باشتر بخوا باشترە جوڵەی باشتر بێ لە چوری و شیرینی و خێو ئەم شتا هینانە دوورکەوێتەوە وەرزش و خەوی ڕێکاتەوە زۆربیان ناڵم بەس بە چاودێری هیچی تریان پێویست نییە زۆر باشە کەواتە بۆی هەموو ئەم گرفتانە ڕوونەیە زۆر جار دایک و باوکی ئێستا بینەری ئەم پرۆگرامێ ببن ئەگەر خۆیان پێشتر ئەم گرفتیان هەبوو بێ و ئێستا چونەتە ژیانی هاوسەری و بیانویان مناڵیان هەیەیان بیانوێ مناڵێک بێتە ژیانیانەوە پێویستە جارێکی تر پشکنین بکەن یاخود بچن مناڵەکان پشکنینی بۆ بکەن ئەمە بەستە سەرەکیە بۆ ماوەی کاریگەریە بێ لەسەر مناڵی داهاتوو بەڵێ بێگومان خۆی یەکێک لە هۆکارەکان کە باسمان کرد لەگەڵ ژینگەی لەگەڵ ئیسنیستی ینی حتا بڵین لە کۆمەلگەکان ئێستا ئێمە کورد و عەرەب کە لێرە ئەیبینین لە عەرەب و ناوچە جنوب یعنی ناوچەی ناوەڕاست و خواروو زیاد زووتر سووڕی مانگانە و باڵغ بوونیان بۆیە تا لە کوردستان ئەمە دەوری هەیە ناوچە گەرمەکان بێگومان ناوچە گەرمەکان توان بڵێم تا ڕادەی کێشی وەکوتم دەوری هەیە یعنی هەموو شتەکان دەوریە بۆ ماوەی هەتا ئەو دایکە لە ژینگەیەک ئەگەر بۆ منە دایکەکە یا خوشکی گەورەتری هەبێ زووتر کەوت بێتە سووڕی مانگانەوە زۆر تەسیری هەیە بۆ کچی دواتر بۆ مناڵی دواتر لەبەر ئەومان هەمووی دەوری هەیە و بێگومان هەموو مناڵێک باشترە پشکنینی ساڵانەی بۆ بکرێ یعنی ئەزە هیچ پشکنینی تەندروستی لە هەموو ڕۆیەکەەوە بەڵام کێش و باڵای مناڵەکە زۆر گرنگە کە لەژێر چاودێریا بێ چکە وەکو وتم ترسی سەرەکی دایک و باوک لە باڵای مناڵەکە کاتێکە ئەکەوێتە باڵغ بوونەوە جە زۆر جار بەداخەوە سیرەکەی بۆ نمونە کچە بە تایبەتی لە کچا چکە زۆر زووتر لە باڵا بەرزی ینی بەرزبوونی باڵایان ئەوەستە و تەسیری سەرەکی هۆرمۆنی سێکس هۆرمۆنەکان یعنی ئیسترۆژین پرۆجسترۆن واکە کە بڵین گرۆث پرێتەکانی دابخرێ ینی ئێسقانەکانی دابخرێ لەوە زیاتر باڵای بەرز نەبێ لەژێر تەسیری ئەم هۆرمۆنانایە لەبەرەوە سیرەکەی هەروتوێتی باڵای بەرزەبێ باڵای کاتێکە بۆ ئێمێنێ 14 ساڵە 2 ساڵە بێکەوتۆتە سووڕی مانگانەوە هیچ شتێک بۆ ناکرێت لەبەرەوە ئەگەر هەستیان کرد زووتر یانی هەر پێش ئەوەش کە هەستکەن جاریوە پێچوانەکەشی ڕاستە سیرەکەی باڵغبوونی دواکەوتووە کێشەی تەندروستی هەیە لەبەرەوە زۆر گرنگە لە مەرحەلەی هەرزەکاریە هیچ نەبێت ساڵانە یەکجار پزیشکی پسپۆری مناڵان ببینێ مناڵەکە و ئەگەر هەر کێشێکی هەبوو بۆی بۆ منەگەر سیرەکەی زوو کەوتۆتە سووڕی مانگانە و باڵغبوونەوە ئەتوانی هەنێ جار لە حاڵەتی نەخۆشی ئەتوانی دەرزی بۆ بکرێن باڵغبوونە ڕابگیرێ تا ئەوەی مناڵەکە باڵای ئەگاتە باڵایەکی تەندروست ئەجا جارێکی تر باڵغبوونەکەی بۆ بگەڕێنرێتەوە و ئەگەر لەوە شانە بوو بۆی باڵای لە دوا بوو سیرەکەی دایک واکە کە باڵایان زۆر بەرزە و مناڵەکە لە دواوەیە بۆی تووشی ئەوە نەبێت چکە زۆر جار ئەمە بۆچی تووشی ئەم غەڵەتەشانەکات چکە ئەو مناڵانەی کە قەڵەون کە ئەتوان بڵێم زوو باڵغە بن لە مەرحەلەی سەرەتای ئەوانەیە سیرەکەی لە پێش ڕەفیقەکانی شێوێتی یعنی زوو گەشاکە باڵای بەرزترە لە عینەکانی بە زوو ئەوەستێتەوە چکە سیرەکەی گاتە بدایەتی متۆستە ئەوانەی تر باڵای زیاتر بەرز نابێت کە دایک واکەکە وڵا دکتۆرە نەمزانیوە سەرەتا زۆر باڵای لە ڕەفیقەکانی بەرزتر بۆی تر ئیهمالم کردووە کاتێک زانی زوو باڵای وەستاوە کاتێک هێنێ بۆ لای تۆی چ پێ ناکرێت لەبەرەوە گوتم ساڵانە چاودێریان بکرێ بۆی پێشکەوتنیان دواکەوتن یا هەر کێشێکی هەبوو زوو چارەسەری پێویست زۆر بگرێ باش دکتۆر لەولاوە بە درێژایی تەمەن هیچ گرفتێکی تر بەدەر لە باڵاکە بۆیان دروست نابێ بۆ نمونە بە قەولی سەرکۆ بۆ پرۆسی هاوسەرگیریان بۆ نمونە لە کچانە واناکات لەم سەرە زووتر سووڕی مانگانە لەوانە دەستی پێ کرد لەو سەرۆ زووتر بوەستنەوە لە سووڕی مانگانە زیاتر پەیوەندی بۆ ماوەی هەیە ئەگینا پەیوەندێکی ڕاستەخۆنی وەکوتم خۆشبەختانە تا ئێستا توان بڵێم بۆ منە سووڕی مانگانە کە ئیتر ئاخر ستێجی باڵغ بوونە لە کچان
گۆڕانکاریکی ئۆتوی بەسەر نەهاتوە ینی جاران بۆ منە 9 ساڵ و 10 ساڵ بوو سنگهاتن ئێستا هاتوۆتە پێشتر بەڵام تقریبن سووری ماگانەکە لە هەمان تەمە ناڕۆیە ینی گاپەکە درێژایی تەمەەن هیچ گرفتێکی پەیوەندی وانیەکەوتم سووری ماگانەکە تقریبن لە کاتی خۆیت ینی ئەو گاپە بۆ منە ماڵین 2 ساڵمانەوێ بۆی باڵغبوون بگاتە سووری ماگانە یعنی ئەم 2 ساڵت فراوانتر بووە چکە زووتر سنگیت بەڵام تا ڕادێک سووری ماگانەکە لە تەمەنی خوایەت ینی زۆر پێش نەکەوتووە ئەگەر پێشکەوێ وەکوتم چکە دایکواکەکە ڕەنگە قرس بێ بزانێ من نەخۆشیە حاڵەتێکی ئاساییە ڕەنگە زیاد لە حەترسی هەبێ ڕەنگە ئێمالیش بێت لە بەرەو کاتێک کەسێکی پسپۆڕی بینێ ئەم هەڵسەنگانەی بۆکە دڵنیا بێتەوە بێژگەلەوانە هیچ کێشەیەکی نییە ینی ئەگەر بێگومان ینی کێشەکانی تری نەبێ بۆ منەگە مناڵێک قەڵەو بێ ئەو کاتە قەڵەویەکەی لەوانێ وا بکات لە پرۆسی مناڵبوونیان سووری ماگانەی بە درێژایی تەمەنی کێشە هەبێت چکە ئێمە زین تەندروستی هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیە لە بەرەوە کاتێککە تۆ قەڵە و بی زەختت دەبێت شەکرت دەبێت لە هەموو ڕێکەوە کێشت بۆ دروستەکە کە یەکێک لەوانە زوو باڵغ بوونە لە بەرەوە ئەگەر کۆنیشانەکانی تری نەبێ و شتێکی ئاسایی بێ نە ئاساییە بەڵام ئەگەر شتی تری لەگەڵا بێ بێگومان کاتە بە هەمووی تەندروستێکی باشی نابێ بۆ زۆر باش دکتۆرە لەسەر ئەم بابەتەیەکێ لە هۆکارە سەرچەکان باری دەرونیە یعنی زۆر جار ئەم کوڕام کچا بینی لە تەمەنێکە زۆر جوانە ڕنگ و ڕووی جوانە ئەندامەکانی جستەی هەمووی ڕێکپێکە بەڵام بەخۆی باڵغبوونی و گۆڕانکاری بەسرایە کوڕە لەوانەیە گەورەبوونی لوتی بۆ دروست بێ پێیەکانی سێرەکەی چاوریەکی زۆر وەکو زیبکە لەسەر دەموچای دروستە بێ سترێسێکی زۆری بۆ دروستە بێت شەرمێکیش دروستە بێ کە ڕووی نایە قسە بکات کچان بە هەمان شێوە کچان بگرێت لە کوڕان تۆزێ شەرمەندترن بۆ ئەوەی ئێمە پێش ئەمە بکەوین ڕۆڵی دایک و باوک کۆشیاری دایک و باوک چ کچە دایک لەگەڵی ئامۆژگاریکە کە تۆ ئەم شتانە ڕوبەڕوتە بێتەوە چ کوڕە باوک ئامۆژگاریکە یاخۆ برایەکی گەورە ئەمانە تا چەند وەکو تۆڵی کە دوایی شتەکە بوو چارەسەری گرانە بەس ئەگەر پێشوەختە هۆشیارێکا بێ ئەتوانین ئێمە لەگەڵم سروشتیا بڕین ئەمانە تا چەند کاریگەری هەم باری دەرونەکەی پارێزین هەم هۆشیارێکەشی پێ بەخشین بێگومان زۆر زەڕورە ینی منە زۆر جار ئەڵێم بارە دەرونیەکە لە بارە فیزیکیەکە زەڕۆرترە چکە بێگومان ڕنگدانەوەی دەرون لەسەر فیزیک زۆرە من کاتێکە شەرمن بم هەموو ڕۆژێ هەست بە ناخۆشی بکەم دەربارەی خۆم تەندروستیشم باش نابێ لەبەرەوە من زۆر جار بەداخەوە ینی کچێت کە خەریکە چێتە تاوا باڵغە بێ هەموو مەرحەلەکانی کە باس یەکەم دایکە کەسی یەکەم هیچی لەگەڵ کچەکە باز نەکردووە یان هەڵێ ئاوا کوشتێکی شەرم باسێکلا بەلا ئەڵام هیچ پێویست ناکات تۆ ئەمە بە شەرم و بە شتێکی عیبە سیرکەی بەعکسەوە ئەبێت تۆ پێشەوەی کچەکە بکەوێت ئەم مەرحەلانە دانیشی لەگەڵ قسە بکەی ئەمە مەرحەلەیەکی ئاساییە هەمومان بەمەیان تێپەڕیوین ئاوا دەست پێکە تووشی ئەم شتانابی زۆر ئاسای مەرحەلەیە کە تێپەڕێ ئەمەش زۆر جارواکە کە ئێمە بە هەرزەکارە ئەڵێن زۆر ئەڵێن هەڵەشەیە یاڵین تووڕێ ئاڵین گۆشەگیرە ئەم تێنەگەشتە دەرونیانەیە کە کەسێک نییە ئەرکی هەمومانە یعنی ئێمە وەکو پزیشکی مناڵان ئێوە وەکو میدیاکار دایک و باوک خوێندنگا یعنی هەمومانە بێ بێکەوە ئەم کەسە بە مەرحەلەیەکی قورسا تێپەڕە بێ بە هاوکاری بین شتی بۆ شەرحکەین چکە وەکوتم مەرحەلێکی زۆر ئاسایی سروشتیە و ئەگەر ڕوونەیە کێشەیە ینی بێگومان ڕوودانی زۆر باشە بەڵامی ترەوەی لە کاتی خۆیان مناڵەکە خۆی بۆ ئامادە کردبێ و بۆی شەرحەکەی کە ئەم شتانە ئاساییە و بەم شێوەیە ڕۆیا و دوایەوە دوای ماوەیە کە تۆ حازرە بی وەکو ئینسانێکی گەورەوە داڵتلێت و زۆر باشە بێت هەرچەند دکتۆر لە میانەی قسەکان تا هەندێک خاڵت ئاماژە کردوە کات هاوکاری دایک و باوکەکانیان بێ ئەم قۆناغە لە مناڵەکانیان بە شێوەی ئاسایی و لە کاتی خۆیان ڕووبە بەڵام ئەگەر هەر کورت و پوختی بکەیتەوە هەمووی لە ئێستا لە دوای وەڵامەکەی من بیتەوە دایک و باوکەکان چۆن ئاگایان لە تەندروستی مناڵەکانیان بێت بۆ ئەم پرۆسی لە کاتی خۆیان بێت بەڵێ بێگومان ئێمە دای منەڵین خۆڕۆشن بیرکردن خۆڕۆشن بیرکردن لە هەموو شتێککە زۆر جا دایک و باوکەکە ڕەنگە تەمەنی 40 ساڵ 50 ساڵ بێ کاتێککە ئەم مناڵە گاتە مەرحەلەی باڵغ بوون ڕەنگە زۆر بیری نەما بێ کە خۆی چۆن بووە چی بووە لەبەرەوە خۆڕۆشن بیرکردن زۆر ئەساسە یان ئەگەر خۆشی ناتوانێت خوشکێکی گەورەی پورێکی کە نزیکە تەمەنیەتی باسی مەرحەلەکانی بۆ بکات بزانێت چۆنە لەگەڵ مناڵەکە وەکو هاوڕێ بێ کاتێک کەشتێکی یعنی ئەم مەرحەلانەی بەسەریت کاتێک بۆ نبینی زۆر جاسووری مانگانە بەسەر کچیە ناوێرێ لە ماڵەوە باسکایی وەک وازانە شتێکی جەریمەیەکی کردووە ئەمانەوانە بەداخەوە تانیلی ئەیان مەبەستم ئەوەیە یعنی ئەبێ خۆڕۆشن بیرکردنە هەبێ لەسەر دەرونی مناڵ بخوێنیتەوە لەسەر دەرونی هەرزەکار بخوێنیتەوە لەسەر مەرحەلەکانی باڵغ بوون بخوێنیتەوە لەو کاتەیە کە زانی ئەگەیتە مەرحەلەیەک خۆت توانات نییە بەسەریا و هەستەکەی تێنەگەشتن هەیە بچیتە لای کەسی پسپۆرەتر و کەسە پسپۆرە پزیشکی مناڵان بێ یان کەسێکی دەرونی بێ یا وەکو وتم هاوڕێیان خزمێکی
زۆرێکی نزیک بێ یارمەتی با بۆی ئەو مناڵە یارمەتی بێ لەم مەرحلە گۆڕان کاری سەری ئایا بە باشی تێپەڕێ و کەسێکی تەندروست دەرچێت لە کۆتایی چونکە ئەمانە تەسیری درێژخانیان هەیە یعنی ئەگەر من ئەو مەرحلەیەن بە ناخۆشی تێپڕان دەبێت تڕۆماک لە دەروون مادروست کا ڕەنگە 20 ساڵ دوای ئەوەش هەر تەسیری لەسەر من هەبێ لەبەروی کەسێکی تەندروست دروستکە ئەبێ زۆر مهمە ئەو مەرحلەیە بە باشی تێپەڕێ تا چەند پێویستەکە چاودێریان بکرێت لە سوۆسیال میدیا چون ئێستامە بەداخەوە هەندێک دیمەن هەیە بە شێوەی بەرفراوان دێتە بەرچای ئەم منداڵانە گونجاو نییە بۆ تەمەنیە ئەم چاودێریش تا چەند دایک و باوکە بێ ڕەچاوی بکە وەڵاهی زۆر زەڕورە یعنی ئایا کاریگەری هەیە بێگومان کاریگەری هەیە لە ڕووی دەرونیەوە و گوتم لە ڕووی جستەوە خۆی یەکێک لە بڵین لە ئەنجامە لاوەکیەکانیەوەی کە زوو باڵغ بوون ئەوەی کە مناڵەکەەوەی لێت زوو بە دوای ئەو شتانەیە ئەگەڕێ لەبەرەوە ئەمەش ئەتوان حەزی بۆی زیاد حەزی بۆی خۆی چۆنەڵی گەشەکردنی سێکسواڵەتی مناڵەکەی لەبەرەوەی لێکا زووتر بە دوای ئەم شتانەیە ئەگەڕێ ئەمەش دەتوان بڵم نیشانەیە بێ و هەم دەرەنجامێکیش بێ لەبەرەوە زۆر گرنگە هەر ئێستا بەداخەوە گەر ئاگامان لێ نەبێ مناڵی 5 ساڵ و 6 ساڵ دەتوانم بڵم ڕوبەڕووی ئەو شتانە بێتەوە لەبەرەوە زۆر گرنگە یعنی ئایپادێکی جیازی خۆی هەبێ مۆبایل و شتی خۆمان نینە دەست ماڵەکە ئەگەر سێری کرەمە لە کاتێکا کە ڕێگە پێدراوە و کاتی بۆ دانا یعنی کاتەکەی دیاریکراوە بێ سێری چیەکە دیاریکراوە بێ و لەو کاتانەش ئەنیستە لە هەموو عالەما سێرەکی لە ئەو هەموو وڵاتە پێشکەوتوینانە ئەم مناڵ تا 16 ساڵ بۆی نیە مۆبایل بێ تا 13 ساڵ بۆی نیە هەنێ سوۆسیال میدیا شتی هەبێ بەداخەوە سێرەکی مناڵێکی 6 ساڵای ئێمە چێ دانیشێ ئەکاونتی هەیە و بە ئارەزوی خۆی سێری ئەنواع شتەکە بێگومان دەرەنجامی لاوەکی زۆر لە ڕووی دەرونی و لە ڕووی جەستەیشەوە بێ لەسەر خۆیش ئەرکی دایک و باوکە بەڕاستی ئێمە زۆر جار لەگەڵ پێشکەوتنەکانیان ئەگەر خزمەتمان بکە سوودمان پێ بکەین بەڵام لەگەڵەوەیانین کە زۆر جار ببێتە هۆی تێکدانی ژیانی خێزانمان یعنی بەداخەوە ئێستا مناڵە بینی ئەچێتە ژووری خۆی نەک مۆبایلێک ئایپادێک و کۆمپیوتەرێکی شێن خەتەکەش فریە نازانین چیەکات چکەش حەزی هەیە مەیواداری کە دایک و باوکپرسیارەتی زۆر گرنگە من یعنی ناخۆشترین جواب کە لەوانەیە بڵم ڕۆژانە سەدان جار گوێم لێ بێ کە پێڵم ئەم شتە بۆ واگە ئاخر چی بکەم یعنی ئەو شتەیە هیوادارم دایک و باوک نێڵێ ئاخر چی بکەم یعنی چکە تۆ دایک و باوکی تۆ مناڵەت هێناوە لە هەموو ڕێکەوتەوە بەرپرسی کارێکی ئاسان نییە یعنی هانیشینین دکتۆر هانینێ ینی بۆ نمونە لەگەڵ زۆر دایکەر کە سوکاری خۆمانی پیانەڵێ ئەرێ و مناڵە مۆبایلی بۆ بەدە ئەڵێ بەخوا لە من باشتر بەکارێنێ ئەوە کارێکی خراپە بوت مناڵە فێریشتی باش نەبوو تەمەنی ئەو نییە دکتۆر ئیشەڵا ئەمە بەرە چارە سەرباز کە گرفتێکی بەربڵاو بینێ سەر بابێتێکی ترکە زۆر گرنگە خۆراک تا چەند گرنگە ئێمە خۆراکێکی تەندروستمان هەبێ بۆ ئەوەی کە تووشی ئەم گرفتی ئەمڕۆڵین باسی کەین کەسەکان تووشی ئەو پێشوەختەی باڵق بوونە بەڵ ئەوش ئاماژەم پێیا لە قسەکانە بەڵام ئەگەر بە تەفسیلتر باسی کەین خۆراک بۆ هەموو ناحیەکان گرنگە چونکە ئێمە مەرحەلەی گەشتین بۆ منە زۆر زانیاری هەیە و کوتم دایک وڵکان نازانێت ئێستا بۆ منە پێویستی ڤیتامین دی و شیر لە مەرحەلەی هەرزەکاریە بەقەدەر پێویستی 1 بۆ 2 ساڵی تەمەنی یەکەم وایە کە زۆر بۆمان نەزانین ئێستا بۆ منە مناڵێکی 6 مانگان بێنە شیر نەخواتەوە هەموو دنیا گەڕێ مناڵەکەم شیر ناخواوە ئەو لەو مەرحەلەیە چەندی پێویستە بەڵام ئەرزەکار لەوانەیە بڵم لە سایانەوەی شیر و شیرەمەنی ناخۆ دایکواکەش زۆر بەلایەوە ئاساییە لەبەرەوە زۆر گرنگە بۆ منە ڤیتامین دی باشی پێ بدرێ شیر بخواتەوە چکە مەرحەلەی باڵا لە مناڵیان زۆر سەریعە ئێستا بۆ منە ساڵی یەکەم 25 سانتیم زیاکە دوای 12 زیاکە دوای ئەو سرعەتە زۆرەی نامێنێ بێتەوە بە 5 بۆ 6 سانتیم لە ساڵێکە لە مەرحەلەی هەرزەکاریە ئەچێتەوە 10 بۆ 12 سانتیم ئەنجا ئەم باڵایە کە زیاکەم ئێسقانە کە زیاکە پێویستی بە کالیسیۆمە پێویستی بە مادەکانە پێویستی بە ڤیتامین دیە لەبەرەوە زۆر گرنگە خواردنێکی تەندروست و باڵانسی هەبێ بۆی ئەم گەشەیە بە تەندروست بێ چکە زۆر جار ئێمە پشت ئێشە و سیرەکەی لە تەمەنی گەورەیە هەمومان فقراتمان هەیە هەمووی پشتی ئێشە و قاچێشێت تەسیری مەرحەلەی هەرزەکاریە چکە ڕەنگە ئێسقانەکەش گەورە بوو بێ باڵای کردبێ بەڵام بە چۆنڵی بە پوکاوەی بە پتەوی گەشەی نەکردووە مادەکانی پێویست نەبووە لەبەرەوە سیرەکەی لە پیریە دەرەنجامەکەی دەرەکەوێت زۆر گرنگە وەکوتم باڵانس بێ سەرچاوێکی باشی کالیسیۆم مەگنیسیۆم زینک هەموو مادە سەرەتایەکان و عینەشە چکە گەشەیەکی سەری هەیە زۆر جار تووشی کەم خوێنیە بن پێویستیان بە مادەیەکی گۆشت سەرچاو پرۆتینیەکان هێلکە ئەمانە بە باشی بخۆن سەوزە و میوەکان باش بخۆن و دوورکەونەوە لە خواردنە دەستکاری کراوەکان وەکو باسم کرد دکتۆر مادام باسی باڵغ بوون کرا هەرچەند بە شێوەی پێشوەختە باسی خۆی پرۆسە ئاساییەکەش بکەین ئەوەی کە بە شێوەیەکی تەندروست لە منداڵێکە لە هەرزەکارێکە ڕوودات لەم قۆناغەداگە بە شێوە ئاسایەکەی ڕوویدا دایک و باوک لە ڕووی تەندروستی چۆن مامەڵە لەگەڵ منداڵەکە یا بکات هەر ئەوەی کە باسمان کرد ینی لە ڕووی دەرونیەوەدا پێش ئەوەی بکەوێ ینی کەسێکی نزیک بۆتەوە نیشانەکانی تیا دەرکەوتووە دانیشی وردە و دەبۆی باسکی لەگەڵی بە شێوەیەکی ئاسایی وەکو هاوڕێبی دوای ئەمە ئەم مەرحەلەیە ڕۆیا دوای ئەوە ڕۆیا وەکوتم سەردانی پزیشکی پێ بکەی چاودێری کێش و باڵای بکەی و خواردنی تەندروست و خەو ئەو شتانەی ئەهمالی نەکەی وەکو ئاماژی پێ ینی بخەیتە ژووری خۆی مۆبایلوین و تابانی نەخەوتن و سیرەکەی هەموو دقی خواردن لە دەرەوە داوە
داواکە و بەلای سەوز و میوەیە هەر ناڕۆ ئەمانە بێگومان دەرەنجامەکەی باش نابێت. دکتۆر کێشەکە ئەوەیە تەمەنەکەی تەمەنی لاساریە جواب ناتەوە تۆ هەر شتێکی پێڵی ئەو بە دژوەری ئەگرێ ڕێک بە پێچانەی قسەکەیتەوە باوەڕکە ینی ئەگەر لە تێگەشتنمان هەبێ بۆی زۆر جار ئێمە بەداخەوە ینی ئەتوان بڵم منداوی لێ بنەکەم کە کێشەکە لە خۆمانە چکە کاتێک کە ئەو بەنەوەیەک هەڵسوکەوتە کات تۆ ناڵێ ینی بە شێوەیەک شەرحی ناکە کە بڵێ ئەمە مەرحەلەیەکی خۆی و هەستیارەوە یەکسەر وەکو شێوەیەکی دیفاعی وەریەگری ئەڵێ من چۆن دایک و باوکەمە وا قسەم لەگەڵاکە چۆن بۆ شوێ ڕەتمایەتەوە ینی بە شێوە دیفاعەکە مناڵێکە سێریەکە بێگومان ینی بۆ لێ ئەکاکە شتەکە قورسرەکە لەسەر تۆش و لەسەر ئەو ئەگەر لێ تێبگەی ئەگەر هاوکو هاوڕێبی لەگەڵیا ئەگەر جارجاریش هەڵچوونێکی هەبوو بەعکسەوە تۆ هاوسۆزبی لەگەڵیا بڵێ ئەمە بۆیەوە ئینە کاتچکە بە مەرحەلەیەکی گەشەی سەری ئاڕوا خۆی لە دەوروبەرەکەی خۆی لە خۆی تێناگا دانیشی هاوکاریبی بۆی تێبگا زۆر زۆر ئاسانە بێت لەسەر تۆ لەسەر ئەویش وشتەکە یانی بە مەرحەلێکی زۆر زۆر خۆشیش تێپەڕ بەڵام ئەگەر ئەو هەرچێکی وت تۆ وەکو ئاڵێ بچنە جەبهەر لەگەڵ یەک و تۆ بەڕقی لەگەڵەوە تەعاملکەیت و ئەو زیاتر ڕەتفعلێ بێ و کاتە ئیشەکە قورسترە بێ و لێک تێگەشتنیشتان کەمترە بێت هاوڕێبن زۆر زۆر مهمە. دکتۆر من وەک دوای پرسیاری خۆم دوای ڕێنمایی تۆک و پزیشکێک بۆ دایک و باوکان ئەگەر مناڵەکەیان بینی چ کوڕە چ کچە هەستیان کرم نیشانانە لە پێش وەختی خۆی تیا دەرکە و چی بکەن؟ زوو سەردانی پزیشی بکەن و بە شێوەیەکی یعنی خۆی ئەم مناڵە دنیا سترێسی لەسەر لە ڕووی نفسی خۆی و جارێ پێش هەموو شتێکە ئەم شتە لە خۆیان قبول ناکات دووەم لە ڕووی تۆ سەیریکە هاوڕێ ڕەفیق ئامۆزا و پورزا ینی ئەچێت هەر شوێنێک تۆش نەچیتە ئەو جەبهەیەتر لەگەڵی ینی تۆ هەوڵبەی هاوکاری مناڵەکەبی هاوڕێی مناڵەکەبی لەگەڵ یابی و یارمەتی دەریبی لە پرۆسەکان و تۆ بەرپرسیاری ئەم مناڵی یعنی تا چ ڕادێک چارەسەری پێویستە لەگەڵ یابی چکە زۆر جار ناڵێن بەداخەوەتەوە خۆ ناکەی مناڵی 10 ساڵ 12 ساڵێت ئەڵێت کابا دایک و باوکم بچێتە دەرەوە ئەنجا ئەچمە سەر کێشانەکە ئەنجا فڵان شتەکەم بۆ چونکە تەنانەت لە ماڵی خۆشیان گاڵتەی پێکرێت لە ماڵی خۆشیان ینی بە چاوێک سێریەکرێت کە ئەو مناڵە هەست بە ئەمان ناکات ینی زۆر پێم سێرەکە مناڵێک هەست بە ئەمان لەگەڵ پزیشکێکا کە یەکەم جارەبی بینێ بک بەڵام لەگەڵ خوشکی یا دایکی یا باوکی نەکا ئەمە جێگەی مەترسیە لەبەرەوە زۆر زۆر گرنگە کە تۆ لە هەمان تیمابی لەگەڵ مناڵەکەت و لە هەرچیەک زۆر زۆر ئاسایەوە و هەموو نەخۆشێکی تر تەنانەت ئەگەر نەخۆشیش بێ ینی ئەگەر وەکوتمان پێشوەختە بێ و نەخۆشیش بێ وەکو هەموو نەخۆشێکی تر هاوکار بە لەگەڵ مناڵەکەت لەگەڵ یا بڕۆ و مێڵە لە ڕووی دەرەوە زەختەکە زیاترکی لەسەری یعنی تۆش بەعکسەوە سێرەکەی لە لای پوری دانیشێ لە لای دراوسێکی لە لای ڕەفیقەکەی باسی مناڵەکە بکە ئەو مناڵە هەمووی گوێی لێ و پێی تێکەشکە زیاتر لەبەرەوە لە هەمان تیم بێ لەگەڵ مناڵەکەی و لەگەڵ چارەسەرەکانی بڕوا سەردانی پزیشکی پسپۆڕ بکە و بێگومان ئینشەڵا نەتیجەی باشە. دەستەکانە خۆش بێت دکتۆر زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس.